دوجار بێکارەبایی و بۆ ڕەمەزانە و بێتوانای حکومەت لە دابینکردنی کارەبای پرۆژەی ڕووناکی هاوڵاتیانی ناچار کرد ڕوو لە مۆلیدە ئەهلیەکان بکەنەوە و ئیتر بڕیاردرا مۆلیدەکان کار بکەن. لە هەولێر خاوەن مۆلیدە و هاوڵاتی سەرپشکران بەیەکەوە لەسەر چۆنێتی کارپێکردن و نرخی ئەمپێرەکان ڕێک بکەون و ئیتر لە زۆربەی گەڕەکەکان وایرەکان بەسترانەوە و بڕیارەکە بە پێی خشتەیەک مۆلیدەکان ئەمشەو بە ئیش بکەون. خۆرانخۆرانی سەرۆکی ئەنجومەنی مۆلیدە ئەهلیەکانی هەولێر بە 964 وت ئەوان هاوکاری وەزارەتی کارەبا و هاوڵاتیانیش دەکەن. هەر هاوڵاتیەک کارەبای داوا کرد ئەمپێری 5,000 دیناری بۆ حساب دەکەن. لە سلێمانیش لە بینای پارێزگا کۆبوونەوەیەک لەگەڵ نوێنەری خاوەن مۆلیدەکان کرا، بەڵام ڕێک نەکەوتن. خاوەن مۆلیدەکان دەڵێن ئەو ئیشە هەروە بە خۆڕایی ناکرێ و پێویستە حکومەت گرێبەستیان لەگەڵدا بکات، اینجا ئەوان کار بکەن. هەرچەندە سەرەتا ڕێککەوتن و خشتەش دیاریکرا، بەڵام دواتر خاوەن مۆلیدەکان ڕازی نەبوون و ڕایانگەیان بە بێگرێبەست مۆلیدەکان هەڵناکەن و هەر کاتێک حکومەت کاری پێیان نەما مۆلیدەکانیان پێ بکوژێنێتەوە.